ڕات بەرامبەر ئەنجامدانی ڕێفراندۆم چییە؟ ئایا لەگەڵ سەربەخۆیی کوردستان دایت؟ ئێمە ڕەمان ئەوەیە کە ڕێفراندۆم بۆ کوردستان بکرێت و بە دڵنیایی دەنگ بە بەڵێ دەدەین بۆ ڕێفراندۆم وا پێویستەکە کوردستانێکی سەربەخۆ ئازادمان هەبێت و جیا ببینەوە لە عێراق. لە ئێستایە باشترین کاتە بۆ کردنی ڕێفراندۆم. من ناوم ڕێڤین سەمەدە، مامۆستای زانکۆم. سەبارەت بە ڕێفراندۆم دەنگم بە بەڵەیە، چونکە داهاتووی وڵاتەکەم، داهاتووی نێتەوەکەم بە بەڵێ یەکلایی دەبێتەوە، ئەویش لە چوارچێوەی سنوورێکی سەربەخۆ، ئاگوریکی سەربەخۆ، دەوڵەتێکی سەربەخۆ، بەڵێ دووبارە بەڵێ بۆ سەربەخۆی بۆ ڕێفراندۆم. أنا كمواطن أؤيد استقلال كردستان العراق. كردستان إذا كاس نمينيد رجع بيشت بينجي نه بيشت سر صندوق دانگداني بو رفراندومي روجه كي ميجوه بو كردو دنگ بدا بسر بخوي كردستان وجيان همو کس بشته سر صندوق ریفراندومه و دنگی بله بدد و یک رزیون اجتماعیش پاریزن هر چند وگوه باشتره یک رزیون زیگ بوی بس ما پی باشتره زیتر و باشتر هر کسک چو حجتک چو تشتک نیده آستانگ یک بیتا برکو ریفراندومه بری ریفراندوم چه بیت پارلمان و همو لیان سیاسی یکودو بگرن چونکه اوه یا کردستان و چارانویس کردستانه و همو کرده گریده زور سپاس.